سوێن بەخوا من مناڵم هەر نییە، نەکەچ نەکوڕ، هەر مناڵم نییە. ئیتر چیتە ئەخلاقی ڕۆژتی تەواو نییە، هەر نیمە مناڵم هەر نەبووە، خوا مناڵی پێم نەداوە. ئیتر بۆ خەڵکە لە کچەکەی ڕەوشت و ئەخلاقی تەواو نییە. بڕۆ کچە ئەو ئافرەتی کە داوات کرد بڕۆ بیێنە، ئەو خەڵکە ڕاست ناکە، ئەو خەڵکە بوختیان چییە؟ بۆی ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین، بەس تۆمەت بۆ خەڵکی دروستکەین. پیاوێکی بەتەمەن هەبوو، ڕۆژێک گەنجێکی بینی، گەنجەکە تۆزێ بێتاقەت بوو. پیاوەکە وتی ڕۆڵە گیان بۆ بێتاقەتی، وتی داوای ئافرەتێکم کردووە، کچێکم کردووە، حەزەکەم بیهێنم، ئەڵێن ڕەوشت و ئەخلاقی تەواو نییە. وتی جا ڕۆڵە گیان خەفەتی بۆ چییە؟ من کچێکم هەیە، ناوم فڵان کەسە، کچێکم هەیە ماڵمان لە فڵان شوێنە، وەرە کچەکەی خۆمت پێشکەشەکەم، بڕۆ پرسیاریشم بکە دەربارەی من، بزانم من کەسێکی چۆنم.